شوق بقرار و یارم بیدارم میشی و یاری میلی بینی یاری جارتر ببینم بریادت ها رجمم همیادی تو بجیم چواری رجمم که جارتر ببینم گردت سینه حالی من پریشانم. ئەمڕۆ ئێمە لە دیێمان گەیشت کە نزیکی شاری دهۆکی خۆشەویستە توانیمان لەگەڵ کۆمپانیای NV گۆرانی کلیپ بکەین ئەویش گۆرانی دڵم ئەم شەو بێقەرارە کە ئەو گۆرانیە تا ڕادەیەک کلاسیکە ئێمەش لۆکیشنێکی کلاسیکمان بۆ هەڵبژار ئەم گۆرانیە لە شعر و تەکسی خۆمە و مامۆستا عارف ئیبراهیمپور کاری دابەشکردنی موسیقی بۆ کردووە. هیوادارم لە ڕێگای کلیپەکەمانەوە بتوانین یا لە ڕێگای موسیقەوە بتوانین پەیامەکەمان بە هەموو کوردستان ڕابگەیەنین ئایا پەیامێکی خۆشەویستیە ئێمە بتوانین هەمیشە خۆشەویستی بکەن بە زمبۆلێک بۆ خۆشەویستی ئایا نیشتیمان بێت یاکو خۆشەویستی ئەوینی بێت یاکو خۆشەویستی دایک بێ یاکو خۆشەویستی وڵات بێ. هیوادارم بتوانین ئەمڕۆ بەڕاستی ستافی VNTV عزیزێکی زۆریان کێشە یاکو NV بە تایبەت کە ئەو گروپە جوانە هاتن کۆمەڵێکی گەنجی باشن زۆر ئەکتیڤن کە توانیان ئەم لۆکیشنە جوانە هەڵبژێرن. من زۆر سپاسی بڕێبەراتی VNTV کە منجا کۆمپانیای NV و زۆر سپاسی دەرهێنەری خۆشەویست کاک فەرهەنگ فەرمانەکەم چونکە بەڕاستی ئەوش عزیزێکی زۆر زۆری